هاوکارمان گەیلان سابر زانیاریمان لەو بارەوە دەداتێت. گەیلان سڵاو لێبێ بەیانیت باش پێمان بڵێت ئەو هەڵمەتە چۆن بەڕێوە دەچێت زانیاریەکان لای تۆن فەرموو. سنە ئاکەن سڵاتان لێ بێتیان باش لە بەرزایەکانی سەیرانگەی دڵوب هەمە بەرامبەر مۆنومێتی شەیدانە بڕیارە کۆمەڵێک با بڵێن خۆبەخشکە خۆبەخشن لێرە بڕیاراندا ئەو سەیرانگانی سنووی پارێزگای هەولێر وڵاتیان سەردانی ئەو شوێنە ناوچە گەشتیاریانیان کردو بە سەبرەتین کاتێکی خۆش ئەوە بڕیارانداوە ئەو شوێنانە پاک بکەنەوە لە دیمەنەکانیش دیارە ینی هاوڵاتیان شوێنەکانیان زۆر بە خاوێنی جێنێشتە بۆیە کۆمەڵێک با بڵێن خۆبەخشکە سەر بە چەند ڕێکخراوێکی دیاریکراون هاتوونەتە ئێرە بڕیاراندا بۆ خۆبەخشی ئەم هەڵمەتە ڕابگەین دیارە هاوکاری سەرۆکایەتی شارەوانی کەسنەزانژ ئەم هەڵتە ڕادگەینن سەرپەرشتیاری ئەم هەڵمەتەم لایە دەمەوێت قسەی زیاترمان زانیاری زیاترمان پێ بدات خاتم سڵاو لێ بێت سوپاس. ئەگەر پێمان بڵێ ئەم هەڵمەتە چۆن بوو بڕیارتاندا هەڵمەتە جێبەجێ بکەن چەند ڕۆژ دەخایەنێت لەکوێ دەست پێ دەکەن. طبعاً پاشەوەی تەمەشامان کرد ئەمە بخۆمان بابرن لە جومعی ئەو عوتڵانە کە ڕۆیشتینە دەرێ لە بۆ سەفرەکان و سەیرانگاکان تەمەشامان کردێکەوە خەڵکەکە زبڕێکی زۆر پاشماوەکی زۆر لە پاشخۆیان بەجێ دێلی بەڕاستی ینی ئەمە ویستمان وەکو خۆبەخشانە بە بانگێشتکردنی چەند کۆمپانیایەک و چەند دەستگایەکی خێرخوازی ویستمان پیشانی خەڵکەکەی بدەین کەوە کرێکارەکانی شارەوانی چەند هیلاک دەبن لە پاشەوان ئەگەر هەر تاکێکی ما لە پاشە خۆی زبڵەکەی هەڵگریتەوە ئەو پەڕی دقەک دوو دقەی پێدەچی زۆر ئاسانتر دەبی هەمیش وە دەکا خەڵکەکە لەنەو پاش کە پاشەوان دەڕۆن شوێنەکە بە خاوێنی ببینێتەوە ژینگەیەکی خاوێنمان هەبێتن. طبعاً زۆر سپاسی هەموو بەشداربووان دەکەم هەموو متەتەوعەکان دەکەم کەوە ئەمڕۆ لە کاتی دەوام و لە کاتی کارکردنی خۆیان کاتیان بەمەبەخشی. طبعاً سەرۆکایەتی شارەوانی یارمەتێکی زۆرمانیاندا لە بۆ ئەو حەملەیە دەستیان خۆشببی هیوادارم خەڵکەکە دائیمەن ئەوەی لە مێشتی بیکەوە ئەگەر پاشماوەی خۆیان هەڵگرنەوە هیچ لە قووەت و هیچ لە تااقەتیان کەم نابیتەوە مجرد کارێکی خێرخوازی دەکەن کارێکی باش دەکەن کارێک دەکەن کەوا یارمەتی هەرێمەکەیان بدەن بە پاک و خاوێنی ببینێتەوە. ئەمە چەند ڕۆژ دەخایانی ئەمە ساڵی ڕابردوش ئەمە بۆ شێوەیە هەڵمەتان ڕاگەیان بوو؟ طبعاً ئەمە هەموو ساڵێک ئەو هەڵمەتە دەکەین ئەمڕۆ یەکەم ڕۆژی هەڵمەتەکە دەبی ئینشاءڵڵە جێگای ترمان دەبی و چەند شەریکەیەتی کە داوەت دەکەین ئینشاءڵڵە لەگەڵمان بەشداری بکەن. دەستان خۆش بۆزارەکان سپاسان دەکەم. ئاکەم سەنە ینی وەک میوانەکەشمە ئاماژەی بۆدا کە ئەمانە کۆمەڵێک ڕێکخراون بە هاوکاری سەرۆکایەتی شارەوانی کەسنەزان ئەم هەڵمەتیان ڕاگەیاندووە بڕیارە سەرجەم ئەو شوێنانە ئەو سەیرانگانە پاک بکەنەوە کە هاوڵاتیان بەبەستی کاتێکی خۆش هاتوونێت ئەم سەرنگایانە و پاشما و زبڵ خاشاچیان لەم سەرنگایانە جێهێشتووە. بەڵێ سپاس بۆ تۆ میوانەکەت.